کاک ئارام بابان ئەندامی ئەنجومەنی ژووری بازرگانی پیش سازی سلێمانی میوانمانە. کاک ئارام بەخێر بێی. لەو پرسیارەوە دەست پێ دەکەم، ئەم کەمپەینانە کە ڕاگەێنرێەوە دەبینین بازرگانان و خەڵکی بەدەم ئەم کەمپەینانەوە دێن، دەلالەتی چییە؟ چیمان پیشانەدات؟ دەست خۆش بۆ پرسیارەکەت. ئەمە پاڵنەری بەخشین سێ پاڵنەری هەیە. یەکەمیان موسڵمان بوونە، دووهەمیان مرۆڤ بوونە، سێهەمیان نەتەوەییە کە هەموو کەس ئەزانن، هەموو جیهان ئەزانن کە لە تورکیا بوومە لەرزە بوو، وەکو مرۆڤ ئێمە هەستمان کرد کە لەوێ کارەسات هەیە، لە غەزە کە کێشە هەیە هەتا ئێستا. ئەمانە یەکیشان ئەرکی موسڵمانی و ئەرکی مرۆڤ بوونە هی غەزە، هی تورکیا ئەرکی مرۆڤ بوونە. لە ڕاستیە لە ڕۆژئاوا هەر سێ ئەرکەکە یعنی واجبە، یعنی کەسێک ئەوێ ببەخشێت ئەتوانێت ببەخشێت، توانێت نەبەخشێت، بەس ئەرکی ڕۆژئاوا ئەرکە، یعنی بەخشینێک نییە. لەم کاتەیە ئەوەی کە من ئێمە ئاگادارین، زۆربەی کۆمپانیاکانیان ئەگەر حسابات بکەن لە زەرەران، لەگەڵ ئەوەی لە زەرەران کە قازانجیان نەکردو بۆی هەلومەرجێکی ئابوووریەوە، ئێستا زۆرترینیان بەخشیوە. یعنی ئەمانە لە سەرمایەکانیان ئەبەخشن، هەستەکەن کە وەکو مرۆڤ پێویستە بیبەخشێ، وەکو موسڵمان، وەکو برای موسڵمان پێویستە، وەکو نەتەوەیش لە هەردووچیان گرنگترە بۆ بەخشین. بۆیە ئێمە لای خۆمانەوە بانگوازێکمان کرد بۆ بازرگانەکان و کە لێشیان ڕابینین کە پێشینەمان هەیە لەگەڵیان، بە خۆشحاڵیەوە لێرە سوپاسیانەکەین. ڕاگەنرایەکتان بڵاو کردوەوە کە پەیامێکە سوپاس و پێزانینی خۆتان بۆ بازرگانان و وەبەرهێنەران و خاوەنکاران لە سنووری پارێزگای سلێمانی ڕاگەێنن. ئەمە مجاملەیەکی بازرگانانە یان بە فعلی چیتان لێبینیون؟ ئیشەکەیان گەورەیە، خۆشبیانیاوە بە ڕاشکاوانە پێ بڵێن؟ ئیشەکەیان یعنی ئەوەی کە ئێمە تەوقع ناکەین، کۆمپانیا ئەزانم کە گلەی ئەوەی کردووە پێشەوە کە لە زەرەرایە 1000 سەبەتەی بەخشیوە، 1000 سەبەتە سەبەتێک بە $30 $35. یعنی ئەمە یعنی لەوانەیە قەرزی کردبێ بۆ بەس بە ئەرچی زانیوە بۆ بەخشین بۆ ڕۆژئاوا. ئەمە لەلایەکەوە دڵخۆشیە بۆ ئەوەی کە سنووری هەر چوار پارچەی کوردستان لە ناخی تاکی کوردانیە سنوورەکان دەستکردن، نەچ کاتێ پێویستی کرد سنوور نامێنێ. لە سەرێکی ترەوە کە کارەساتی کوشتن و بڕین بە لەلایەن جەماعەتێکی هەمەجی چەتەیی نامرۆڤانە کە لە ژێر ناوی هەر ناوێکە کە خۆیان ناوەنێن موسڵمان و هەر شتێکی ترابێ، ئەمە پێم وایە نەتیجەکەی لە بەرژەوەندی نەتەوەیی کورد ئەبێت بە تایبەتی ڕۆژاوە. کەواتە بە فعلی بینیوتانە ئەم بازرگانانە ئەم وەبەرهێنەرانە بە فعلی پارێکیان خسۆتە ئەم ئیشەوە بۆیە پێتان باش بۆ سوپاسیان بکەن بۆ یاندانێک بێ؟ بەڵێ ئەمە یعنی ئێمەیان حراج کرد لە ڕاستیە بە ژمارەی بەخشین، ینی کۆمپانیا هەیە 20 تەن برنجی بەخشیوە، یعنی مە بەخشین یەک نییە بڵێ $100 یا 100,000، ئەمە لە ڕای خوایە ڕقەمی خەیاڵی کە بە ژمارەی سیارەی زۆر کە گەیشتۆتە ئەوێ هەم جێی دەستخۆشیە و هەم شوێنی خۆشی گرتووە لەوێ. کاکارام ئەمە لە کاتێکدایە ماوەیەکی زۆر نابێت کارەساتێکی سروشتی لە چەمچەماڵ هەبوو بۆ بینیمان لە وێشا بازرگانان و سەرمایەداران قسووریان نەکرد لە بابەتەدا. ئەم بابەتە نایسەلمێنەیە کە کورد هەرخۆی بەخشەرە، کە زۆر جا دەبینین باسی ئەم پرسە ئەکرێڵەن کورد جیاوازی ئەوەیە کە بەخشەرە. ئەچێتە بابی بەخشین خۆی مرۆڤ ئاسووداکە، ئەمە ئەچێتە بابی مرۆڤ بوونەوە لە ناوچەکە و لە جیهانیش. ئەوەی کە ئێمە تێگەشت بێتین لە کورد مرۆڤتر نییە، هەستی مرۆڤایەتی بۆ بەرامبەر بە مرۆڤێکی تر اینجا گەر موسڵمان بێ، اینجا ئەگەر عینێن نەتەوە بێ یا لە شوێنێکی کەش بێ بەردەوام بەخشیویانە و بخوای گەورە قەرەبیان بۆ بکاتەوە و ڕزقیان زیاتر بات، جێ دەستخۆشیە و جێ خۆشحاڵیە. ئەم خەسڵەتەی بازرگانانی کوردستان و بەتایبەتی سلێمانی بەڕاستی شانازی پێوەکەین. زۆر باشە. بابەتێکی دیکە هەیە، زۆر جایمە هەر میوانداری خۆتمان کردو، باسی ئەومان کردو چۆن
کارگە و کۆمپانیا و وەبەرهێنەری ناوخۆیی هەم بدەین لە ناوخۆیە وەبەرهێنان بکەن و چۆن پێشی بخێن بەرهەمی ناوخۆی پێدوانیە هەتاوەکو بازرگان و سەرمایهداران و وەبەرهێنەران لە ژینگەی وەکو کوردستانە ئیش بکەن ژمارەیان زیاد بێ بۆ ئەم بابەتانە باشترە بێگومان باشترمە پێڵەن گەشەکردنی ئابووری لەلای ئێمە گەشەکردنی ئابووری نییە لەبەر ئەوەی حکوومەتە تا ئەم دەقەیە تێنەگەیشتووە لە کاڵای ناوخۆ ئەمین ڕێحانی نووسەرێکی لوبنانیە ئەڵێ ئەگەر شاخەکانە لە ئاڵتون بێ شیوەکانە لە زی و بەرهەمێنە بێ میلەتیشی مردوون ئێمە میلەتیشی مردوین ڕاستە هەڵەوەڵێن هەڵپە ئەەکەین بازرگانی ئەەکەین لەملا بۆ ئەولا بەس ئێمە بەرهەممان نییە بەرهەمەکەشمان خەتای ڕاعیەکەمانە ڕاعیەکەمان حکوومەتە حکوومەتی استراتیجی بۆ گەشەکردنی بەرهەمی ناوخۆ نییە یعنی بۆ نمونە زەمینە ڕەخساندنێکی نییە کە گەنج کاری تیا بکە من لێرەوە حەزەکەم شتێک ئاشکرا بکەم بۆ مێژوو بمێنێتەوە لە دو ساڵ و سێ ساڵی داهاتووە کارە ساتێک بەڕێوەیە کارە ساتێکی شەلەلبوونی ئابووری گۆڕانکاری لە پارێزگاری بازرگانی جیهانیەوە ئەمریکا لە دەستی چووە ئەم سیاسەتەی کە چەند ساڵ ئەم 1970 وڵاتە دایناوە و پەیڕەویان کردووە لەم چەند ساڵەیە هەمووی گۆڕانکاری بەسەرایە یاساکانە گۆڕێ جەمسەری اقتصاد ئەگۆڕێ بۆ چەند وڵاتێک بۆ چەند جەمسەرێک یاسای تازەدا ئەنرێ هەتا ئەمە ڕێک ئەخرێتەوە ئەو وڵاتانی کە ئەتیمادی تەواویان لەسەر نەوتە تووشی کارە ساتە بن ئەو وڵاتانەی کە ئەتیمادیان لەسەر خۆیان نییە بۆ پێداویستیە سەرکیەکان تووشی کارە ساتە بن یەکێکی نۆکو ئێمە من لێرەوە بە خەڵکەڵێم هەتا زووە وزەی خۆر بەکاربێنن بۆ بەدەستێنانی کارەبا چونکە خەلەل و شەلەلێکی گەورە دروستە بێ بۆ هەموو جیهان و بەتایبەتی ئەم ناوچانەی ئێمە ئەو کاتە کە ئێستا جوتیارێک بەرەبوومەکەی لێ ناکڕنەوە لەوانەیە بچین دەستیان ماچکەین کە دوو تەنەکە گەنممان بنێ لەبەر ئەوە ئەمە هۆشداریەکە بۆی لانی پەیوەندیدار بە دڵنیاییەوە ئەمە هەموو جیهان کاری لەسەرکات و خۆی بۆ حازرەکات تەنها ئێمە نەبێت زۆر باشە لە پرسەکانی پەیوەست بە کەمپێنەوە ئەم جارشیان دەستگای میدیای کورسات کەمپینی یەکدەنگ بۆ ڕۆژاوای هەرزوو ڕاگەیاند و بەرفراوانی ئیشی لەسەرم بابەتە کردووەوە لە پرسەکانی دیکەشا بەردەوامی دەستگای میدیای کورسات ڕۆڵێکی گەورەیە بۆ لەم بابەتەدا چیت هەیە بۆ ئەو بابەتە خۆی پاڵنەرەکان هەن بەس کەسێکی ئەوێ ڕێکی بخاتەوە کەسێکی ئەوێ جەمسەرەکەی بگرێت بۆیە دەستخۆشی لە کەناڵی کورساتەکەم کە ئەم ئەرکەی گرتە ئەستۆ بۆیە بوو بە جەمسەرێک بۆ بەدەنگەوە چوونی بازرگانەکان بۆ ئەم کەمپینە ئەرکە زۆر باشە وەک پێشتریش وتم بۆ چەند پرسی کەمپین و چەند بابەتێکی دیکەی ئابووری پێم خۆش بۆ ئەمڕۆ میوانداری تۆ بکەم بابەتێکە بۆ ئەمڕۆ بە تایبەت بازاڕی و ڕوژان پرسی دۆلار بوو بەرزبوونەوەی بەهای دۆلار جا بەر لەوەی چینە ناو گفتوگۆیم پرسیارە ڕاستە بکەم پەیامنێرمان لە هەولێر قارەمان جەوهەر هەندێک زانیاری لە بازاڕی دۆلاری هەولێر وەرگرتووە پێکەوە تەماشای دەکەین دواتر گفتوگویەک لەسەر پرسی بەهای دۆلار دەکەین سڵاوتان لێبێ و کاتتان باش ئێستا من لە بۆرسەی هەولێرم تاوەکو ئێستا بۆرسە دانەخراوە ئەمڕۆ و دوێنێش بە هەمان شێوە بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عراقی بەرزبوونەوەی بەخۆوە بینی ئەنی نرخەکە کەمێک ناجێژیرە بەڵام ئەمڕۆ ینی بەرزبوونەوەکە بۆ شێوەیە نەبوو من لەگەڵ ئەنجومەنی بۆرسەی هەولێر قسە دەکەین گفتوگۆ دەکەینەوە کاتت باش سەبارەت بە بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عراقی ئێستادا بەچەندە بەیانی هاتی بە 150 زاری بوو بەس باقی مرکزیە دەرەمە ساڵی مەجێگیرەوە هەچ خۆیتی بەها بە 130 بەس عالەمەکە لە بە وەزعی سیاسی بڕێک تسم مرسی هەیە و کە حکوومەت تەشکیل نەبی و ئەوەی سووریای و ئێران و تقریبا وەزعکە بڕێک ئەوەی کردە بەس بازار بردونی تێدایە سەبارەت بەوەی کە ئێستا خەڵکی ئاسایی دێ دۆلار دەکڕی یاخۆت ئەو کردن و فرۆشتنە بە شێوەیەکە والله تقریبا خەچیت کە دەکڕی دەرێ گران دەبی بەس بۆ گران نابی مادام باقی مرکزی جێگیری کردێت ساڵی خۆی 130 زیادی نەکرا کەنجە باقی مرکزی زیادی کرد ئەزە لێرە حسابی گرانبوونی لۆکە بەس دارێەوە لە بە وەزعی سیاسی تقریبا ئەوەیە بڕێک بەرزوو نزمی تێدایە
بەڵەوەی کە ئەنجومەنی بۆرسەی هەولێر باسی کرد نی نرخەکان یاخود بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عراقی نی لە ئێستادا بە 154,500 دینارە لە بۆرسەی هەولێر ینی فرۆشتی 100 دلار کردنیش بە هەمان شەوە نزیکەی 1000 دینارێک کەمترە بەڵام دەبێ ئاماژە بۆ بکەم ینی لە دەرەوەی بۆرسەی هەولێر ژمارەیەک نووسینگە و کۆمپانیای ئاڵوگۆڕی دراو هەیە نرخەکان لەوێندەر جیاوازترە بە بەراورد لێرە نرخەکان لەوێندەر یاخود بەهاکەی دۆلار کەمێک بەرزترە بەراورد بە بۆرسەی هەولێر نزیکەی 150,000 بۆ 156,000 دینارە بۆ 800 دلارێکی ئەمریکی ئەم ناجێگیریە بەردەوامە ینی تاوەکوی ئێستا ماوەی چەند ڕۆژێکە بە بەردەوامی بەهای دۆلار بەرز دەبێتەوە و چاوەڕوان دەکرێتن لە ڕۆژانی داهاتوش بە هەمان شێوە ئەو ناجێگیریە لە بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عراقی هەبێت. بۆ قارەمان زۆهر پەیامنێری کورسانی زواروەها میوانەکەی ئەوەی ئەمڕۆ وەکو وەبیرهێنانەوەیەک لای نیوەڕۆ بینیمان نرخی دۆلار بەرامبەر بە دینار بەرزبوونەوەی تۆمار کرد تاوەکو نزیکی 148,000 دیناری عراقی بۆ 100 دلار بەرز بووە بەڵام لە کاتی داخستنی بازاردا لە بازاڕی دراوی سلێمانی و هەولێر بینیمان تاوەکو 154,000 دینار بۆ 100 دلار جارێکی دیکە دابازینی بەخۆی بینی بەڵام ئەبێوەمان بیر نەچێ بەراورد بە نرخی ڕسمی بانکی ناوەندی کە 132,000 دینارە بۆ 100 دلار ئەم نرخێکی بەرزە لە ماوەی ڕابردوودا بەرز بۆتەوە جا بۆی قسە لەسەر هۆکارەکانیان بەرزبوونەوە بکەین پێم خۆش بۆم پرسە ژەگەڵ کاکارامە گفتوگۆ بکەم کاکارام بە وردیەوە ئاگاتان لە بازاڕ ئەم بەرزبوونەوەی ئەم دواییانە و ئەمڕۆی بەهای دۆلار پەیوەندی بە چیەوە هەیە؟ بەرزبوونەوەی دۆلار کەمێکی پەیوەندی بە ناجێگیری نێودەوڵەتیەوە هەیە بەشێکی پەیوەندی بە سیستەمی ئەسیکۆداوە هەیە بەشێکی پەیوەندی بە عەجزی حکوومەتی عێراقی هەیە لە ئینفاق و ئیرادا ئینفاقی زیاترە هەموو ساڵێک قەرزێک ئەچێتە سەر قەرزی حکوومەتی عێراقی بۆیە بەڕای من پێم وایە دۆلار بخەنەوە 150,000 ئەگەر دەست بۆ ئەو حاڵەتە بەرن عەجزەکە بە کەمێکی کەمە بێتەوە ئەگەر نا قەرزی تر زیاترەکەن لەسەر خۆیان لە داهاتووە کێشە بۆ موچەخۆرانی عێراق بەگشتی دروستە بێ باسی ئەسیکۆداش کرد ئەسیکۆدا بۆ پەیوەندی بەم پرسەوە هەیە ئەگەر ورتر بۆ باشی بکەیتەوە ئەسیکۆدا سیستەمێکی ئەلکترۆنی گومرجی پێشکەوتووە لە چەند وڵاتێک هەبووە لە وڵاتانی کە ئێستقراریان هەیە ئەمەوە متحیدە گۆڕانکاریەکی بەسەراهێنا ئەبدیتی تازەی کردەوە عێراقیش سەپانیان بەسەر عێراقا کە سەپانیان ئیشێکی باشیشە چونکە لە ڕاستیە سیستەمی گومرگ لە خۆی ئەستەن باجارە باسی گومرگ بکەین گومرگ بداهات نییە بە وڵاتەکان گومرگ بۆ حیمایی کاڵای ناوخۆیە کە لە سنوورەکانی عێراقا بە گۆترە کاڵاکان گومرگەکرا پشتێکی بەسیت لەگەڵ پارچەی کۆمپیوتەرە لەگەڵ پارچەی سیارەیە لەگەڵ مۆبایل نا لەگەڵ شتێکی تراکە هەمگران بەهایە بێکەوە گومرگەکرا کۆنتەنەرێک بە 2 ملیۆن کۆنتەنەرێکی گەورە بە 4 ملیۆن ئەمە وای کردبوو کە حکوومەتی عێراقی نەتوانێت حیمایی بەرهەمی ناوخۆ بکات بۆیە ئەم سیستەمەی دانا پێم وایە سیستەمێکی سەرکەوتووە بێ لە ناحەی ئابووریەوە بۆ حکوومەتی عێراق هەنگاوێکی باشە بس بۆ ئێمەی کوردستان با باسی ئەم لایەنە بکەین ئێمە سیستەمی گومرگەکانمان باش بوو تا ڕادەیەکی باش وەکو ئەوان نەبوو منەظەم بوو کاڵاکان بە بەهای خۆی گومرگەکرا جێگیریەکی بازاری پێوە دیار بوو ئەم جیاوازیەی ئەوان و ئێمە وای کردبوو بازرگانەکانی ئێمە ڕوو لەوێ بکات چونکە کە لێرە بڵێن شتێک 10 ملیۆن گومرجی هەبێ لەوێ بە 2 ملیۆن گومرجیان بۆ کرد بۆیە وای کردبوو بازرگانەکانی خۆشمان بچن بۆ لای ئەوان ئەمەوە ئەکات بازرگانەکانی خۆمان بگەڕێتەوە بۆ لای خۆمان بەس ئەبێت حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان خۆی بگونجێنێ لەگەڵ ئەم سیستەمەیە بەڕێکەوتنێک لەگەڵ حکوومەتی اتحادی باش ئەو ترێت ئەوەی خۆی تۆمار نەکردبێت لە ئەسیکۆدا ئێستا
دۆلاری بە نرخی بانکی ناوەندی دەست ناکەوێت بەڵێ و بۆ ئەم مەبەستەش کە وەبەرهێنانێکە کا لەگەڵ دەرەوەدا هاوردە و هەناردەی هەیە پێویستە کات دۆلاری دەستکەوێت لە بازاردا دۆلارە کڕێ خوازە سەر دۆلار زیاد بوو بێدڵنیایە واتە ئەمەش یەکێکە لە کێشەکان بابەتی ئەسی کۆدا پەیوەندی بە ئەوە هەیە ڕەنگە بازرگانێک خۆی تۆمار نەکرد بێت چکە خۆ تۆمارکردنیش لە ئەسی کۆدادا بەشێک لە بازرگانان باز لەوەکەن کە ئەگەر خۆشیان تۆمارکەن ئیش باسی کۆدا بکەن جاو باجەی کە زیاد بووە لەسەر هاوردە لەلایەن عێراقەوە شمولی ئەمانەکە واتە لە هەردوو بارودۆخەکەیە هەر بڵێ ئەم سیستەمە پێشوەختە ئەبێ بزانی تۆ چی ئەهێنیت گومرگەکەی چەنە لەلایەکەوە باشە چونکە کە تۆ گومرجێک باجێک ئەیت لە نهایەتی ساڵاکە باجە بۆ حسابەکەن لەوانەیە لە ساڵان کەمتر بیت بەس خۆڕێک خستنەوە بەم خێراییە بازرگانێک ڕۆژانە با بڵێن ڕۆژانە نا هەفتانە ئەبێ پارە بنێرێت کاڵای بۆ بێ چونکە بازارەکەی لەسەر ئەو کاڵە فرۆشتنی ئەو کاڵایە جێگیرە کە لەم کاتەیە ناتوانێت خۆی بگونجێنێ لەگەڵ سیستەمی ئەسی کۆدا مجبورە بە بازاری ڕەش بیکڕێت بۆی بازارە ئەگەر قازانجیش نەکات بۆی بازارەکەی لە دەست نەچێ چونکە بازرگان ناتوانێت بۆستێ ئەگەر بە گرانیش بێ مجبورە دۆلار بکڕێت دۆلارەکە بگەێنێتە دەستی ئەو کەسەی کە شتەکەی لێ کڕیوە بۆ ئەوەی بازارەکەی ئێرەی لێ تێک نەچێ لەبەر ئەوە هەڵاوسانێک دروست ئەبێ بەس کاتیە پێ دوایە کاتی بێت بەو جۆرە لەسەر بەو جۆرە بەڵێ کاتیە زۆر باشە چی بە چارەسەر زانی کاک بابان بۆ ئەو دۆخە کاکارم باجی ئەو بازرگانانەی کە دۆلاریان بۆ ناگۆڕنەوە من 3 ساڵ لەمەوە پێش لەگەڵ وەزیری تیجارە کۆبووینەوە وتی من دۆلار وتم بۆ دۆلار بە ئاسانی بازرگانەکان ئێمە دەستیان ناکەوێ وتیان لەوە قورستریەکەین بە دوای ڕێگە چارەیە گەڕین چونکە کە تۆ کاڵایەک من باجەکەی وەرنەگرم گومرگەکەی وەرنەگرم چۆن دۆلارە بۆ گۆڕمەوە بە 132 جێبەجێشیان کرد و ئەم سیستەمەیاندانە بەس بە شێوەیەک لە شێوەکان ئێمە ملیارێک و 200 ئەنێرین بۆ بەغا بۆ موچە لە جیاتی کۆی موچەمان بۆ بنێرن ئەکرێت ئەو باجانەی کە هەمووی سیستەمەکە ئەلکترۆنیە ئەو باجانەی کە بازرگانەکانی ئێمە سنووری ئێمە ئەیدەن بەحساب کرێ لەگەڵ ئەو ملیار و 200ەیە من زۆر باشی لێ نازانم بەس پێم وایە ئەوە حەلێک بێ بۆ ئەوەی زووتر بازرگانەکان بچنە ناو سیستەمی ئەسی کۆدا و کارەکانیان دواتر بابەتمانە بێت لەسەر گرانبوونی کاڵا و شمەکەمەوە دوایین پرسیارم بۆ تۆ ئەوە بێت ئێستا لە بازارەکان بە تایبەت پێداویستی خۆراکی و پێداویستەکانی تری هاوڵاتیان وردە بەرز دەبنەوە ئەم بەرزبوونەوە ئێوە کوژووری بازرگانی پیشەسازی چاودێریتان کردووە بۆچی بەرز دەبێتەوە ئایا بە بەردەوامی بەرز دەبێتەوە یا ئەو بابەتەش ئەو دۆخەش کاتیە بێت ئەو دۆخە کاتی نابێت تا ڕادەیەک کە بەرزەبێتەوە کە بازرگانێک بە 132 دۆلاری کڕی بێ ئێستا بە 156 بە 155 بۆ نمونە بیکڕێت لە سا یانزەی فەرقە ئەو لە سا یانزەیە خاتە سەر کاڵاکە چونکە قازانجەکەی ئەو ساپتە کەس بەبێ قازانج ئیش ناکات لە نەتیجەیە هاوڵاتی تەحملێکات ئەم بەرزبوونەوەی بەس وەکو ناجێگیری بازار بەرزبوونەوەیەک یعنی بڵێم هەر بەرز نابێتەوە نابێت ناچێتەوە ئاستی خۆی زۆر باش بەڕێز کاکاران بابان ئەندامی ئەنجومەنی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی زۆر خۆشحاڵ بووین مادوومان کردووە زۆر سپاس.